نیگارکێش و نووسەر و گۆرانی بێژ و شاعیر و چیرۆگنووس و دەرهێنەری شانۆ و دراما بووە. بەهۆی بەهرەکانیەوە نازناوی مامۆستای حەوت هونەری پێبەخشراوە. شێوازی شیعری گۆرانیەکانی ئەو عاشقانەیە و زۆربەی شیعرەکانی لە شیعری شاعیرانی هەورامی وەرگرتووە. خاوەن ڕێچکە و دەنگ و ئاوازی تایبەت بەخۆی بووە و پاشخۆشی بەرهەمەکانی وەک سەرتۆپی گۆرانی ڕەسەنی کوردی دێنە هەژمار. عەباس کەمەندی، مامۆستای حەوت هونەری کوردستان. دەوتی بۆ چیمە گوڵ؟ پێم وت گوڵم گوڵ دەستەمێنا. وتی من خۆم گوڵم. پێم وت منیش بەو قەستەمێناوە کە دیم لافی جوانتر بوون لە تۆیدا. تووڕە بووم گرتم بۆ پابووسی حزوری تۆ گوڵم کەت بەستەمێنا. عەباس کەمەندی لە ساڵی 1952 لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گەڕێکی جەوراوای شاری سنە لەدایک بووە. لە سنە بە دنیا هاتووم، لە سنە گەورە بووم، لە سنە عاشق بووم، لە سنە باوکی خۆم باوکم نەدیوە، دایکمم دیوە، برام دیوە، خۆشکم دیوە، بەو زوبانە و ڕشتم کردووە. هاتوومە سەبان و بۆم خۆشەویستە سنە. هەروەها کە عەرزم کردی لە گەردەنەی سەڵەواتاوە و تێمەختێ سنە بینم دڵم بازە بێ. بنەماڵەکان بە زۆری بەکاری قەسابیەوە سەرقاڵ بوون. لە تەمەنی 3 مانگیدا باوکی لەلایەن مامیەوە کوژراوە. لە تەمەنی 16 ساڵیەوە دەستی کردووە بە نووسینی شیعری و چیرۆک. خۆی دەڵێت کە لاسایی کەسی نەکردوێتەوە و هۆگری ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی بووە. ساڵی 1970 لە تەمەنی 18 ساڵیدا پلەی یەکەم بەدەست دەهێنێت لە کێبڕکەی چیرۆگنووسیدا لە ڕادیۆی سنە. لە ساڵی 1970یش دەبێتە ئاوازدانەری خانەی فەرهەنگ و هونەر. شێوازی شیعرەکانی عاشقانەیە و زیاتر لە 150 گۆرانی خوێندووە و 70 گۆرانیشی بۆ خۆی دروست کردووە. کاری لێکۆڵینەوە و کۆکردنەوەی بۆ کەسایەتیە ناودارەکانی کورد کردووە. عشق لەگەڵ ئینسانە دێتە دنیا، تێگەیت؟ یعنی مەحاڵە ئینسانی عاشق نەبێەوە و ئینسانە کە عاشقە بێ خۆشبەختترین ئینسانە. عاشقی بەدبەختی زۆرە، مەشەقەی زۆرە، مشکڵاتی زۆرە، بەڵام لێزەت بەخشیشە. ئینسان خالقە بێ. لە بواری نووسینی ئەدەبیاتی میلی و شعر و چیرۆک، کۆکردنەوەی فۆلکلۆر، فەرهەنگ و مێژووی کووردا زیاتر لە 6,000 لاپەڕا لێکۆڵینەوەی کردووە و لە کتێبخانەی فەرهەنگ لە تاران پارێزراوە. ماوەی 30 ساڵ لە ڕادیۆی شاری سنە کاری کردووە و بەدایان چیرۆک و بەیتی کوردی لە ڕادیۆ بە شێوەی شانۆی دەنگی دەرهێناوە. هونەرمەند لە تەمەنی 23 ساڵیدا هاوسەرگیری دەکات و دەبێتە خاوەنی 4 منداڵ. کەمەندی پاش تەمەنێک خزمەت بە بواری هونەر و مۆسیقا و هونەری ڕەسەنی کوردی لە بەرەبەیانی ڕۆژی 22 ئایاری 2004دا لە تەمەنی 62 ساڵیدا کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی ئاساوڵا لە شاری سنە بە خاک سپێردراوە.